لە وەڵامەکە ڕاستیەکە یەکەم هۆی دابەزیانی نرخی نەوت لە جیهاندا ئەگەڕێتەوە بۆ ڤایرۆسی کۆرۆنا، چکە ڤایرۆسی کۆرۆنا چەند وڵاتێکی داخستەوە لەوە لە چەند ماوەی هەفتەی داهاتووشدا ئەوروپاش بە تەواوی دابخرێ و 51 ملیۆن کەسی لە وڵاتی چینە شارەکانی داخست. ئەما و 51,000 کۆمپانیای بازرگانی لەلایەن وەبەرهێنەری بیانی و تەنانەت لە چینە داخرا. بەمەش ئەکەوێتە سەر چی؟ ئەکەوێتە سەر یەکەم کەمکردنەوەی جوڵەی بازرگانی پیشەسازی و گواستنەوە و هاتوچۆ. ئەمەش تەسیرێکی کاریگەرێکی گەورەی ئەبێ لەسەر بەکارهێنانی نەوت، واتە بەکارهێنانی نەوت کەمە بێتوانێت کە بەکارهێنانی نەوت کەم بێتواتە خواست لەسەری کەمە بێت، کە خواستی لەسەری کەم بوو واتە نرخەکەی دائەبەزێ. ئەمە هۆکاری یەکەمە. هۆکاری دووەم ڕێکنەکەوتنی ئۆپێک پلاس بوو، بەداخەوە کە لە ڕۆژی جمعەی ڕابردووە ڕێکنەکەوتنی ئۆپێک پلاس لەلایەن دوو گەورە وەبەرهێنەری ناو ئۆپێک پلاسەوانە کە ڕووسەکان و سعودەکانن، لەسەرەوەی کە سعودەکان داوای ئەوانە کرد بەرهەمی نەوت کەمتر بکرێتەوە، بەڵام ڕووسەکان ئیتیفاقیان نەکرد لەسەرەوە و پێیان باش بوو بەرهەمی نەوت تا خۆی ئیتیفاقیانەیە تایەکی 4 ملیۆنێک و 200,000 بەرمیل نەوت ڕۆژانە کە بکەنەوە بە پێی ئیتیفاقەکەی پێشوو. من پێم وایە بە درێژخایەنە بێ بەداخەوە، چکە بۆچی لەبەرەوەی ئێستا شەڕی نرخ دەستی پێکردەوە. دوای ئەوەی کە ڕێک نەکەوتن سعودەکان بڕیاریان نا زۆرترین نەوت خۆی کەپاسیتی نەوتی سعودی، واتە توانای بەرهێنانی نەوتی سعودی لە ڕۆژێک ئاگاتە 12 ملیۆن و 300,000 بەرمیل و ڕووسەکانی ژەگاتە 11 ملیۆن و 800,000 بەرمیل. لەبەرەوەی سعودیەکان توانایکی باشتریان هەیە لە ڕووسەکان. بۆچی؟ یەکەمیان لەبەرەوەی نەوتی احتیاتیان زۆرترە، یەدەجی نەوتی سعودیەکان زۆرتر لە ڕووسەکان و دووهەمیشان فۆرین کەرەنسی، واتە یەدەجی پارەی سعودیەکان زیاترە لە پارەی ڕووسەکان. تێگەی کاتە سعودیەکان ئەتوانن شەڕی ڕووسەکان بکەن لەم کاتەیە. لەبەرەوە ئەوانیش وا لێ چیەکەن زیانێکی زۆر بە ڕووسەکان ئەگەێنن بۆ ئەوەی جارێککە ڕووسەکان نەتوانێت ئیتیفاقەکان پێشێ بکاتوانێت، جارێککە کە سعودیەکان لەبەرەوەی سعودیەکان و حولەفاکانی ناو ئۆپێکی ئەمانە گەورەترین بەرهەمهێنەری نەوتن و ڕووسەکان ناتوان تەحەدای ئۆپێ بکەن بە یەکەوانێ. بۆیە سعودیەکان ئەیانەیە وەکو وانەیەک وەکو دەرسێک پیشانی ڕووسەکانی بن ئەبێ ئێوە پێویستە گوێ لێمە بگرن، چکە ئێمە نەوتی زۆرمانەیە و ئێمە کەرەنسی یەدەجین پارەی زیاترمانەیە. بۆ ئەوە ئەمە دەرسێک بوودان بە ڕووسەکان و من تەسەورەکەم لە مانگی 4 کە ئیتفاقەکە بە تەواوی بشکێت، چکە ئێستا عێراق بڕیاریاوە ڕۆژانە 350,000 بەرمیل نەوت زیاد بکە و ئیمارەتەکان بڕیارە ناو بە زۆرترین توانایان نەوت زیاد بکەن، کوێتەکان بە هەمان شت و نایجیریا بە هەمان شت. ئەمە ئەبێتە هۆی ئەوەی مارکت گڵات، بە ئینگلیزی مارکت گڵاتی پێوترێ، واتە بازار پڕە بێ. کاتێک کە بازار پڕە بێ کاتێک کە خواست زیاکە بە پێی یاساگانی ئابووری خستنە ڕوو خستنە ڕوو زیاکە خواست کەمە بتوانێت کاتێ نرخەکەی دابەزێت. بە بڕای ئەمە کاریگەرێکی گەورەی هەیە لەسەر عێراق و نەک لەسەر عێراق و کوردستان، لەسەر هەرچی وڵاتە بەرهەمهێنەرەکانی نەوتە، چکە وڵاتە بەرهەمهێنەرەکانی نەوت ئەوانەی کە بەرهەمهێنەری نەوتن ئەمان لێرە زەرە دەکەن، ئەوانەی کە هاوردەکاری نەوتن ئەمانە قازانجەکەن. هاوردەکارەکانی نەوت وەکو کوێ وەکو تورکیا و یابان و چین و ئەو وڵاتانی ئەوروپای غەربی و ئەمانە هەمیان قازانجەکەن. بەڵام لێرە کاتێک کە قەیرانی ئابووری ڕۆدا، قەیرانی ئابووری چی ڕۆدەواتە بە کەمکردنەوەی هەناردەی وڵات بەمە قەیرانی ئەواتە وەستانی گەشەکردنی ئابووری و کەمکردنەوەی قەبارەی هەناردەی وڵات بەمە قەیرانی ئابووری دروستە بێ. دوای کە قەیرانی ئابووری دروستە بێ قەیرانی دارایی دروست دەبێت. بۆچی قەیرانی دارایی دروست دەبێت؟ چکە یەکسەر کاریگەری هەیە لەسەر دراوی وڵاتەکە. ئێستا بۆ نمونە لە ڕۆژی 9 ئازارەوە کە بازار شکاوە و نرخی نەوت شکاوە، دراوی وڵاتەکانی ئۆپێک هەمیان شکاون، کاتە قەیرانی ئابووری قەیرانی داراییەکە ژێنێ بە دواییەکە. لەبەرەوە هەرێمی کوردستان بەدەر نییە، لەگەڵ عێراقیشا بەدەر نییە لەمە، بۆ بەتاکید ئەمە کاریگەرێکی زۆرێ بێ. بیرە نەچێت لە دوو مانگی ڕابردووە لە 152 نرخی نەوت دابەزیوە، هەر 9 ئازار نەبوو کە ڕۆژە مێژوویە لە مێژووی نەوتە، لە دوو مانگی ڕابردووە لە 152 دابەزیوە. لەبەرەوەی داهاتی هەرێمی کوردستان و عێراق بۆ پڕکردنەوەی بودجە لە تقریبا لە 180 بودجە لە داهاتی نەوتەوە پێگەی، کاتە کاریگەرێکی گەورە ئەبێ لەسەر هەرێمی کوردستان و لەسەر عێراقیش. حکوومەتی هەرێم پێویستە بە زووترین کات لەگەڵ حکوومەتی داهاتووی عێراق هەچ حکوومەتێک تشکیلەکرێ، پێویستە حکوومەتی هەرێمێک ئیتیفاقی بکات بە ڕادەستکردنی 250,000 بەرمیلەکە بۆی مسۆگەرکردنی پشکی بودجەی هەرێمی کوردستان لە بودجەی مرکزی عێراق. ئەمە کاری لە پێشینەی حکوومەتی هەرێمە. دوای حکوومەتی هەرێم ئەوێ چاکسازی بکات. حکوومەتی هەرێم کە چۆن چاکسازیەکە؟ مەسەلە بەهەدەردانێکی زۆر هەیە لە داهاتی نەوتە، ئەبێ ئەم بەهەدەردانانە بوەستێنێت. تێگەی ئەو بەهەدەردانانە بوەستێت، ئەما کە وەستانی ئەو کاتە داهاتێکە گەڕێتەوە بە ناو هەرێم و دووهەمیان بێ باز لەسەر کۆمپانیەکانی نەوتین کە تەنانەت باز لەسەر ئەندامەکانی کرێکارەکانی کۆمپانیا بیانەکانی نەوت، کە ئەم کرێکاری کۆمپانیا نەوتانە ڕۆژانە داهاتێکی زۆریان هەیە، پێویستە ئینکەم تاکسی بخرێتە سەر. ئینکەم تاکس یعنی واتە تاکس باج لەسەر داهاتی تاک.
ئەمە ڕێگەی یەکەمە ئەمە بۆ کۆمپانیەکان دووهەمیان بەهەدەردانەکە بۆسێنێ سێهەمیان بێتەوە خەرجەکانی حکوومەت کەم کاتوانێ خەرجەکانی حکوومەت و بەهەدەردانەکانی حکوومەت کەم کاتوانێ ئەمە کاریگەریی باشیە بێت بێت دوای ئەوە چی بکە بێ لە خەڵک بومرگەکان ئەمانە ڕێ بخرێتوانێ ئێستا کۆمەڵە خەڵکی زۆرێک کە بەهێزێکی زۆرەوانێ بەهێزی سەربازیەوە کۆمەڵێک کاڵا و بازرگانی لە ناو هەرێمەوانێ لە هەر چوار مەرزەکەی کوردستانە نەوەکە لەم سنوورە لەو سنوورە لە سملکا و لە حاجۆمەران و لە باشماخ و لە پەروێزخان ئەمانە خەڵکی سەربازین یا بەرپرسی سیاسین هێزیان هەیە ئەمانە گومرگێنە ناوانێ بەبێ ئەوی بەهێزی سەربازیە هێنە ناوە بە زۆرە هێنە ناوان ئەمە بێ ئەمانە ڕێک بخرێتەوە مەرزەکان تون بکرێ بۆ ئەوی کەس نەتوانێت بەهێز هیچ کاڵایەک بێنێتە ناوە بەبێ ئەوی گومرگ بە دووهەمیان بەخشینەکان لەسەر گومرگ نەهێڵێ بازرگانەوە بەرهێنەرەکان ئەوانە هاتوون کۆمەڵە تاکسیان لەسەر کەم کراوەوە گومرجیان لەسەر کەم کراوەوە بۆی کە کاڵانە ناو هەرێمی کوردستانە ئەمەش زانی هەم بە بازرگانە ئەسلەکان ئەگەێنێ بۆچی چونکە زیان بە بازرگانی ئەسلەکان لەبەرەوەی زیاد لە پێویست دەهێنە ناو کوردستانەوانێ ئەو کاتە منافەسەی سیعرە بە سیعرەکان دابەزێنێ بازرگانە سەرچەکان ئەوانەی کە ئیشەکانێ ئەوانە زیان بۆ نەگەن بەمەش کۆمپانیەکانیان داخرێت ئەگەر نەکەن بەرگی زیانەکە ناگرن چکە زیانەکە زۆر قورسە لە ساڵ 52 نرخینەوە لە دوو مانگی ڕابردووە کەم بۆتەوە ئەمە بەردەوامە بێت دەگە شەڕی نرخ بەردەوام بێت لە مانگی 4 و 5 و ئەوانەیە ئەو کاتەنەوە من تەسەورەکەم دابەزێ بۆ نزیکی 20 دلار و ئەوانە ئەو کاتە چێ بەرگێم قەیرا ناگرێ پێویستە حکوومەتەکان خۆیان بێ پلانێکیان هەبێ پلانێکی ئیمەرجنسیان هەبێ بۆ ئەوی کە چۆن ڕێگەلەوە بگرن ئەگەر ڕێگەلەوە نەگرن خەڵک هەڵەسێ بەرامبەریان ڕاوەستێ خۆ خەڵک تەحمل ناکە بۆ چەند مانگێک خەڵک تەحمل دەکات دۆخی خەڵک من پێما بێ دۆخی خەڵک بەرەو باشی ناڕۆ بەداخەوە چونکە لە هەموو قەیرانێکە پشکی زۆر بەر خەڵکەکە بەر خەڵکە هەژارەکە و خەڵکە چینی ناوەڕاستەکە چونکە چینە سەرمایه‌دارەکە بەردەوامن لە قۆڕەکردنی بازاڕە و چینە گەورەکەی کۆمەلگا بەرەوە پشکی سەرەکی بەر خەڵکی توێژە هەژارەکە و چینی ناوەند دەکەوێت ئەم دوو چینە پێما بێ ئەمە پشکێکی گەوریان بەرەکەوێت و وەزەربەیەکی زۆریشان لێ درێت حکوومەتی هەرێم خۆی چوار داهاتی یەکیان لەو داهاتانە داهاتی نەوتە ئەمە یەک ئەمە داهاتینەوە دووهەمیان داهاتی ڕسومات و گومرگ و باجەکانە ئەمە دوو داهات سێمیان داهاتی یارمەتیشی پچکۆلەمانەیە لە حکوومەتی ئەمریکاوە لە وەزارەتی پنتاگۆنی ئەمریکیوانێ بۆ هێزی پێشمەرگەیە ئەو سێم داهاتە چوارەم داهاتی گەورەکە 452 ملیۆن دینارە عفوم کە 452 ملیارد دینارە ئەم 452 ملیارد دینارە هینە ئەمە توانم پێم بڵم لە ساڵ 49 بەشی موچەی هەرێمی کوردستانەکە فەرمانبەرانی هەرێمی کوردستانەکە ئەمە پشکێکی گەورەیە بۆیە حکوومەتی هەرێم ئەبێ کاری لە پێشینەوە بکە ئیتفاقی بکات لەگەڵ حکوومەتی مرکزی عێراق چکە ئەوان دەوڵەتن لە حاڵەتێکە ئەوان نەتوان ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان پارەکەشیان یەدەجی نوتیان یەدەجی عفوم کە یەدەجی دراوەکەشان کەم کاتەوە نتوانن بۆ ماوەیەک پارە تەبعکەن کە ئەم پارەیە تەبعکەن بۆ پاکێجی هاندان پاکێجی ژیانەوە بۆ اقتصادی وڵاتەکە دوایی وردە پارەکە ڕاکێشنەوە ناو گەنجینەی وڵاتەوە و کاتە نرخی دیناری عێراقی بەرزە بێتەوە بە چەند ساڵی داهاتوو